من هەڵدەفەڕم پێم نەڵێم کوێر و کەڕم ئەوسا هەمووان پێکەوە بەجلی ڕێک و پێکەوە شادی دوایی دەجێڕین بۆ دۆزەختان دەنێرین. گەنج، پیر، لاو و منداڵ لە مامۆستا و قوتابی و فەرمانبەر و کاسبکار و خانەنشین و پێشمەرگە و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و پەرلەمانتار و کەمەندامان و هاوڵاتی ئاسایی بە یەک دەنگ هاواری برسیەتی و تووڕەیی بێوەڵامی دەسەڵاتداران لە زار و ڕوخساریان دەباری. مامۆستا و قوتابی هاواری بەردەوامی بایکۆت دەکەن و کەمەندام و هاوڵاتی و کاسبکار و کەسوکاری شەهیدانیش هاواری خراپی دۆخی ژیان و بێباکی دەسەڵات دەکەن. تازە تامیشی نەما موچە بدرێ بە 2 ملیۆن تامی نەما ئەبێ ئەمانە دەرچن لە وڵاتە. هەر مامۆستایان نییە هەڵپەڕێ دایکی شەی چۆپی ئەگرێ. ئەم کاتە سوورە ئاگاداریە بۆ دەسڵات با دەرچێت لە وڵات. وەک دیارە لە شاری دوهۆک لە سنووری پارتی دیموکراتی کوردستان ئازادی نییە ئەگینا ئەوان شوکو مامۆستایانی سلێمانی ناڕازین بەڵام لە ترسەوە ئێستا وایان لە کردووە کە دەوام کە لە ترسی ئەوەی موچیان ببڕێ یان لە شاری دوهۆک دەربکرێن و میلەتەکەش هەمووی برسیە هیچی بەدەست نەماوە زۆر عەیبە زۆر شوورەیە شەرم لە خۆتان کەن شەرم لە باڵای ناتەوای خۆتان کەن. من کە مامۆستام چۆن ئەتوانم کە خۆم سکم برسی بێ مناڵێکی برسی فێرکەم تۆ کە برسیبی ئەتوانی گوێ لە من بگری داواتان لێ ئەەکەین بەسە ئێمە داوای چیتان لێکین داوای مافی بەشقراوی خۆمانتان لێ ئەەکەین داوای ئەو موچەیەتان لێکین کە دەستان بەسەراگرتووە. مەیدانی ناڕزایی مامۆستایان لە دوای چەندین ڕۆژ لاگرتبوونەوە و خۆپیشاندان بەشێک لە پەرلەمانتارانی لە خۆکۆ کردەوە و ئەوانیش بێنازی خۆیان بردە ڕیزی هاوڵاتیان و مامۆستایانەوە کە لە دوای داخستنی پەرلەمانەوە حکوومەت بە پیادەکردنی سیستەمی برسیکردن سەرشەقامەکانی کردووەتە ناوەندێک بۆ دەربڕینی ناڕزاییەکانیان. بۆ ئەوەی جارێکی تریش بە میلەتی خۆمان بڵێنەوە کە ئێمە لەگەڵتانین کە ئێمە پشتیوانیتان لێ ئەەکەین کە ئێمە داوایان لێ دەکەین کە بەردەوام بن چونکە بەڕاستی بە ئەندازەی بەردەوام بوون لەم خەباتە مەدەنیە لەم چالاکە مەدەنیە بە ئیزنی خوا بە پشتیوانی خوا نەتیجە و بەروبوومی خۆی بەدەستەوە دەدات. تووڕەیی هاوڵاتیان لە دوای وتەکانی بارزانی و بێباکی و بێوەڵامی حکوومەت لە داواکاریەکانیان وای کردووە خۆپیشاندەران لایەنە سیاسیەکان ئاگادار دەکەنەوە کە چیتر دەستوەستان نەبن بەرامبەر دۆخی خراپی خەڵک. ئەم گسکە پەیامی ئەوەیە گسکە لێوین بە ئیزنی خوا ئەمڕۆ گستک بێبانی تفەنگێتەکایەوە بەردێتەکایەوە تووڕەیەتەکایەوە ئاژاوەیەتەکایەوە وڵاتێگە چێ ئەبێ ئینسانی بێئەقڵات و ئینسانی ئاقڵ چەتە شوێنی خۆی هەتا ئەشعال العاقل دژی گەندەڵی و نائەدالەتی و نابەرپرسایەتی ئەو کۆمەڵە دز و مافیایەی کە دەستیان گرتووە بەسەر قوتی خەڵکە دەسەڵاتێک کە کار لەسەر شکاردنی کەسایەتی مرۆڤی کورد باش بکات هەر بۆ باشە کارتی سووری بەرامبەر بەرز بکەیتەوە. ئەڵێم هەڵناپەڕین تا ڕاپەڕین کە ڕاپەڕین هەڵەپەڕین کۆڵ نادەم 2 سەدەیە لە خەباتم شەرمەزاریە بۆیان کە تا ئێستا لە هیچ وڵاتێکی دنیا نییە حکوومەت قوتی میلەتەکەی ببڕێ. ئەڵێم پێم شەرمە لە وڵاتێکە هاوڵاتی وڵاتێک بم کە سەرۆکەکەم ملیۆنان خەڵک بە چۆپی چێش و بە چەپڵە لێدەر لە قەڵەمەدا بەڕاستی شەرمە سەرۆکێک ئەوە قسەی بێ. جاوە لەم سەرۆکە بەناو سەرۆکەکەم خۆزگا ئەم قسە ناڕەحەتەی نەکردە بەرامبەر خەڵکی سلێمانی و مامۆستایان و فەرمانبەران و داواشیان لێکەین بەو هەڵەی خوانە بشتەوانە. بەردەوامی ناڕزاییەکان لە سلێمانی لە پێناو ماف و ئازادی مێژووی خەباتێکی مەدەنیانە تۆمار دەکات کە پێدەچێت بێباکی و بێوەڵامی دەسەڵاتداران بەرامبەر ناڕزاییەکان مێژوویەکی نوێی حکومڕانی کوردی بباتە ناو لاپەڕەکانی مێژووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.